شێروان عەبدوڵڵا بە گۆرانی ئەلو نازدار ئەلو هەمومان ناسیمان دەڵێن چوار ڕۆژە نە ئاو نە نانی خواردووە منداڵەکانی لە ماڵەوە داریان کردووە براکەی دەڵێ سەتا پەنجای مێشکی لە دەست داوە وە تووشی نەخۆشی دەرونی بووە هۆکاری ڕۆیشتنی بۆ ئەوروپا چی بوو ئەو هونەرمەندە گەورەیە 35 ساڵ لە خزمەتی هونەری کوردی دەکا ئاوای بەسەر هاتووە و لە چەند ڕۆژی ڕابردوو گرتە ڤیددیۆیەکی بڵاو بۆەوە لەو کردە ڤیددیۆیە ئاگای لە خۆی نەبوو زۆر مەست بوو و داوا دەکەن خێزان و هاوڕێکانی ئاگاداری بن و لە ئێستادا بارودۆخی چۆنە و وەچی دەڵێ دەربارەی ئەو کردە ڤیددیۆیە تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سەری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بینەچێ وەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی وەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی وە دەتوانین لە ڕێگای سناپچاتەکەشەوە پەیوەندیمان پێوە بکەیت. شێروان عەبدوڵڵا هونەرمەندە سەرکەوتووەکە هەم لە کاری گۆرانی گوتن هەم لە کاری بەندبێژی و وەروە هەم لە کاری ئەکتەری و فلیمی سینەمایی هەبووە ئەو هونەرمەندە گەورەیە خەڵکی شاری سلێمانیە ساڵانێک ئەو هونەرمەندە لە قیمەی هونەریدا بوو و لە شاری سلێمانی شەقامەکانیان بۆ دەگرت بۆ کۆنسێرت و ئاهەنگەکانی وەروەها شێروان لە ساڵانی 1999 دەنگدانەوەی زۆری هەبوو لەناو کورد و زۆربەی ئەو کەسانەی ئەو کاتە زەواجیان دەکرد ئەو هونەرمەندیان بانگێژ دەکرد لە ئێستادا کەوتۆتە بارودۆخەکی زۆر ناخۆش دەتوانین بڵین کاتە ساتەکانی ژیانی وەکو ئێستا نەبووە هیچ کاتێک ئەو کردە ڤیددیۆیە دایانوت ئیچەند ساڵی پێشووترە کە بڵاو بووتەوە بەڵام برایەکەی پشتڕاستی کردەوە کە ئەو ڤیددیۆیە بەداخەوە تازەیە و هونەرمەندەش باسی لەوەکە ڕاستە ئەو کردە ڤیددیۆیە نوێیە بەڵام من وەکو کەسێکی ئاسایی مادەی کوحولی دەخۆمەوە من تەنها بە دوو بیرە وام بەسەر هاتووە وەروها مەناعەم کەمە گەر بڕەمادێکی کەم مادەی کوحولی بخۆمەوە و مەست و سەرخۆش دەبم ئەمەش هەموو کەسێک دەیخواتەوە نەک تەنها من وەروها بازەوە دەکاتن ئەو کەسەی کە بە دوای من داهاتووە بۆ ڕووخان و شکانی منی بووە نەوەک بۆ ئەوەی خەڵکانێکی تر ئاگاداری وەزعی من بن وەروها وازیشی لێنایەنم و شکایەتی لێ دەکەم لە وڵاتی ئەڵمانیاش شکایەتم لێ کردووە وەروها برایەکەی بازەوە دەکاتن لە کوردستان شێروان عەبدوڵڵا لە خۆشترین ژیان دەژیا هیچ کێشەیەکی نەبوو دەتوانم بڵێم هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی خێزانیەوە بەڵام خێزانەکەی داوای ئەوەیان لێ کرد ماڵ و منداڵەکەی بۆرەو ئەوروپا باتن دوای ئەوەی کە گەیشتونە ئەوروپا دیارە لەگەڵ ماڵەوە دەمەقاڵیان دەبێتن و شێروان عەبدوڵڵا لە ماڵەوە دەردەکەن واتە منداڵەکانی و هاوسەرەکەی دەری دەکەن وەروە برایەکەی بازەوە دەکاتون نایشارێتەوە ئەم ڤیددیۆی بڵاو بۆتەوە تازەیە شتێکی وانە خەڵک بەو شێوەیە بڵاوی کاتەوە وەروەها کەسانێک هێنان و پیازی پێوە دەخۆن خەڵکانی ئەمڕۆ بەناوبانگ دوژمن و دۆستیان هەیە ئەو کەسانی ئەو کردە ڤیددیۆی بڵاو دەکەنەوە بێگومان دوژمنی ئێمن و پێویستە ڕای بگرن لەبەرەوەی لە ئێستادا دایکم وازی زۆر خراپە و زۆر خەمی دەخوا و دۆخی تەندروستی زۆر باش نییە وەروە بازەوەش دەکا دۆخی تەندروستی شێروان باش نییە لەبەرەوەی لە کوردستان ناناو خەڵک بوو لەوێ لە ئەڵمانیا بە تەنهایە لە کوردستان دەچوە دەرەوە زۆربەی خەڵک زۆر بە گەرمی باوەشیان پێدەکرد و وێنیان لەگەڵ دەکرد بەڵام لە ئێستادا لە وڵاتێک دەژی خەڵک نایناسێتن و وەروها لەگەڵ ماڵەوەشی کێشەی هەیە تووشی نەخۆشی دەرونی بووە وەروها دەڵێ سەتا پەنجای مێشتی لە دەستدا و وەروها کارتی ئەوەی هەیە کە تووشی نەخۆشی دەرونی بووە ئەو بازەوە دەکاتن خەڵکێکی زۆر هەیە دەڵێن تلیاک دەخوا بەڵام بە هیچ جۆرێک وانە ئاگادارم براکەم ئەو شتانە بەکار ناهێنێ وەکو خەڵکی ئاسایی مادەی کۆحولی دەخواتەوە و خەڵکیشی زۆریش لە کوردستان ئێستا ئەو خواردنەوەی دەخۆنە و هیچ کێشەیەکیان نییە وەروها باسی ئەوە دەکا بەڵام ئەوەی بڵاوی کردوتەوە ئەم ڤیددیۆیە وەشکایەتی یاسایی لێ دەکەم و وەروها هیچ کاتێکیش لێی خۆش نابم. هونەرمەندی گەورەی کورد شێروان عەبدوڵڵا 35 ساڵە خزمەتی
گۆرانی کوردی دەکاتن و دەڵێن نەدەبایە خەڵک ئاوە ڤیددیۆی بڵاوکاتەوە وەلەو دوایانەش ڤیددیوەکی تری بڵاو بۆ واتە ئەوە دووەمین جارە ڤیددیۆی بڵاو دەبێتەوە چەند ساڵێک پێشێستا ئەو کردە ڤیددیۆش بە هەمان شێوەی ئێستا دەنگدانەوەیکی ئەکجار زۆری لێکەوتەوە وارووا شێروان عەبدوڵڵا هاتۆ کوردستان وە کۆنسێرتی کرد و چەندین ئاهەنگی کرد بەڵام ئەو کاتە مۆزوعەکە قەپات بوو بەڵام دووبارە هەمان شێواز هەمان شت لەسەر شەقام ڤیددیۆی گیراوە وەلەو کردە ڤیددیۆی ئەم گەنجەیە دەڵێتن ئەو هونەرمەندە داوای لەم کردو کە ڤیددیۆی بۆ بکەم دەڵێتن 4 ڕۆژە نە نانی خواردووە نە ئاو پێویستە خێزانەکەی ئاگاداری بن وە خێزانەکەش بۆ شێوازە باسی وەڵامی ئەم گەنجە دەدەنەوە وە شێروان عەبدوڵڵا ئەو هونەرمەندە بوو کە لە کوردستان بەندی گۆڕی لە شەڕەجنێەوە بۆ یاسای کۆمەڵایەتی و خۆشتری کرد وە زیاترین بەندیشی ئەوە بوو کە بڵاو بۆ لەنەو خەڵکی خڕینکەی بێری هەڵا یارکەتانە ئەو گۆرانیە نەگدانەوەی ئەکجار زۆری بەدوای خۆیدا هێنا وە شێروان عەبدوڵڵاش هەموو کاتێک وەکو ئەستێرەیەکی دیار بوو وەروها زەمانێک ئەو هونەرمەندە فیلمی سینەمایی دەردەینا و لە شاری سلێمانی بەتایبەتی لە سینەماکان خەڵک شوێن نەبوو بۆی دانێشێ ئالوگۆڕ بە پلیتەکان دەکرا و خەڵک بەدەستی دوو دەیکڕێەوە بۆ ئەوەی بە سێری فلیمێکی ئەو هونەرمەندەیە بکاتن ئەو باز لەوەش دەکاتن کاتی خۆی دەستی 200 کچی بڕیوە و 200 کچیش دەستیان بڕیوە بەڵام ئەوە پێش ئەوە دێتن کە ژن بێنێتن دوای ژن هێنانی وازی لەو کارێک هێناوە ئەو باسی هاوڕێکانیشی دەکا لەگەڵ هەر کەسێک ببوومایە هاوڕێ وەکو برای خۆم سەیرم دەکرد بەڵام هەموو هاوڕێکانم بەرامبەرم بێوەفا دەرچوون هیچ کەسێکیان وەکو ئەوە نەبوون کە من بۆیانم کرد ئەوان بە پێچەوانەی من ئەو کارانە دەکات و هیوادارین ئەو هونەرمەندەیە هیچ کاتێکی تر تووشی ئەو جۆرە ڤیددیۆیانە نەبێتەوە و هیوادارین خێزان و هاوڕێی برادرەکانی یارمەتی بدەن وەروە خێزانەکەی سەروی هەموویتی پێویستە لە یەکتری تێبگەن و هیچ کاتێک پێمان خۆش نەبووە ئەو جۆرە ڤیددیۆیانە لەسەر ئەو هونەرمەندە بەناوبانگانە بڵاو بۆتەوە بۆ ئێوە پێویستمان زانی ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکەین و خەڵک چاواشەکاری نەکرێ لە هیچلایەکی ترەوە زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوای ڤیددیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتیشتری بە ناوبانجی کوردستان یاخودیانی ڤیددیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەس بێ بابەتەکانمان ببینێ وەروە سناپشاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری نوێترین هەواڵەکانمان بی هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.